شێخ محەممەدی شێخ عەبدولکەریمی کەسنەزانی کەسایەتی ناسراوی ئاینی کوردستان و سەرۆکی تەریقەتی قادری لە تەمەنی 82 ساڵیدا لە ئەمریکا کۆچی دوایی کرد. شێخ محەممەد ساڵی 1938 لە گوندی کربچنەی سەر بە شارۆچکەی سەنگاو لەدایک بووە. لە دوای کۆچی دوای شێخ عەبدولکەریمی باوکی بە سەرۆکی تەریقەتی قادری هەڵبژێدرا و ڕابەری تەریقەتی کەسنەزانی بۆ لە جیهان. محەممەدی شێخ عەبدولکەریمی کەسنەزانی ڕابەری تەریقەتی قادری کەسنەزانیە لە جیهانە. لە ساڵی 1970 بەدواوە لە دوای وەفاتی باوکی جەنابی سەی عەبدولکەریم شێخ محەممەد جێنشین و پەرەی پێدا بە تەریقەت مەقەڕی سەرەکی بارەگای سەرەکی تەکیەی قادری کەسنەزانی گواستەوە لە کەرکووکەوە بۆ بەغدا. لە ساڵی 2001 و 2002 گەڕانیەوە بارەگاکەی گەڕانەوە بۆ سلێمانی. شێخ محەممەد دۆستێکی دێرینی جەنابی سەرۆک مام جەلالی کەسایەتیکی ئاینی و کۆمەڵایەتی گەورە و کاریگەر بووە لەسەر ئاستی جیهانی ئیسلامی. خاوەن ڕێباز و تەریقەتێکی مرۆڤ دۆستانە و کراوە بووە کە لە 92 وڵاتی جیهاندا پێکەوە شوێن کەوتوی هەبووە. لە تەمەنی 82 ساڵیدا ئەم بەیانیە لە سەعات 8:30 بەکاتی کوردستان گیانی پاکی سپارد لە خەستەخانەی جۆن هۆپکینز لە ئەمریکا. 20 بۆ 25 ساڵە بێ کە ئیعلانی کردووە شێخ نارۆ کوڕە گەورەیەتی وەکیل ئەعمالێتی وەکیلی پیری تەریقەتە بۆ دەروێشی. یعنی لەمڕۆوە شێخ نارۆ شێخە. مورید و شوێنکەوتوانی تەریقەتی قادری کەسنەزانی لە کوردستان و عێراق و جیهان ئەو دەخەنە ڕوو. ئەوان درێژە بە تەریقەت دەدەن و لەو ڕێگەیەوە هەوڵی خزمەتکردنی زیاتر دەدەن. پەیامی ئێمەش کەسوکار و دۆستان و خۆشەویستانی تەریقەت پەیامی جەنابی شێخە بۆ هەموو موریدان کە پەیوەست بن بە ڕێبازی تەریقەتی قادری کەسنەزانیەوە شوێن بە شوێنی شێخ نارۆ کە وەکیلی جەنابی شێخ. ماوەی ساڵێک زیاترە شێخ محەممەد تووشی نەخۆشی بوو و لە دوای خۆشی هەشتنەوەی بەجێهێشت و بەرەبانی ئەمڕۆ لە نەخۆشخانەی ئەمریکا کۆچی دوای کرد. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.